بینەرانی بەڕێز و کاتتان باش. حوتی ڕابردوو ئەنجومەنی نیشتمانی لە ئەمریکای باکوور چەند ڕۆژ پێش سمینارێکی لە ژێرناوی زمانی کوردی و زاراوەکانی پێکهێنا کە تێدا زمانەوانان تێدا قسەیان کردو. لەم بەشەی بەرنامەدا وتوێژ لەگەڵ دکتور جعفەری شێخولئیسلامی دەکەن کە لە بەشی لێکۆڵینەوەکانی زمانەکان لە زانستگەی کارڵتن لە شاری وتاوە لە کانەدا پرۆفسۆری زمانە و لەسەر لێکۆڵینەوەی زانستی لەسەر زمانی کوردی بەردەوام بووە. کاک دکتور گەلێک سپاسی ئامادەبوون دەکەم لە پێشتاگە بڵێ کە چاو لە سەردێڕی سمینارەکە دەکە گەلێک ڕەنگە بۆ بینەرای سرنج ڕاکێش بێ کە دەڵێ زمانی کوردی و زاراوەکانی چ شتێکی زۆر تایبەت لەو سمینارەدا سەبارەت بەم بابەتە هاتە گۆڕێ. من لەوەوە باسم کرد دەستم پێ کرد کە کوردی بۆچی پێی دەڵێن هندو ئوروپایی. ئێمە دەزانین زمانەکان خزمن ئەگەر بزانی لە بواری پێکهاتەوە لە بواری ڕێزمانەوە لە بواری دەنگەوە بە تایبەت فۆنۆلۆژیەوە خزمایەتیان هەیە و لەلایەنی وشەوە وشەش کە دەڵێن مەبەستمان وشەی وەکو کامپیوتێر و یەخچاڵ و ئەوانە نییە. ئەو وشە مۆدێرنانە مەبەستمان ئەو وشانەیە کە پێمان وایە 10,000 ساڵ لەمەوبەر بۆ وێنە دەبێ خەڵک وەکو کۆمەڵگەیەک ئەم وشانەی هەبوو بێت بۆ ئەوە کە بتوانێت بەیەکەوە پەیوەندی بکە. بۆ وێنە ژمارە 1 تا 10 یان وشە بۆ ئەندامەکانی لەش یان وشە بۆ ئەو شتانەی زۆر بەرچاون لە سروشتا وەکو دار، ئاو، ئاسمان، خاک، خۆڵ. ئەوە پێی دەڵێن سوادش لست نزیکەی 207 وشەیە 207 وشەیە. لەو دوایانەدا هەندێک هەوڵانداوە کە ئەمەش کورت بکەنەوە 100 وشە. دێنی ئاوە بەیەکیان دەگری لەکسیکۆستاتیستیکس ئاماری وشەیی بەوانە ڕادەزانین بۆ وێنە تۆ گە چاو لە ژمارەکانی زمانی کوردی بکەی. 1 یەدە لە ڕووسیدا، 2 لە فەرەنسیدا هەمان 2 یان ئینگلیزی دەبێتە 2 کە هەمان یەکشتن. ئیتر ئاوە دێتە خوارەوە یان 4 بۆ وێنە 4 لەوانەیە بیر بکەیەوە کە هەرواشە لە فەڕەنسایی و ئینگلیزیدا بۆ ناچێتەوە سەر ژمارەیەک. بەڵام لە نەکاو دەبینی ڕووسی دەڵێت 4 عینی شتە هەمان 4. 5 کە زۆر ئاشکرایە 5 هەمان ئەو شوێنەی تۆ لێی شوێنێکی لێ پێنتاگۆن 5 گۆشە 5 شەرەوەیە پەنتە 5 لە هێستانیدا پۆلۆنیاییدا هەر 5 هەردەڵە 5 گریک یۆنانی پەنتاگۆن لەوەوە دێ. ئیتر نۆ مەسەلەن نۆ هەمان نف لە فەڕەنسەییدا و ئاوا دەزانی کە زمانی کوردی سەر بە هندو ئەوروپایی بنەماڵی هندو ئەوروپاییە نەک سەر بە بنەماڵی تورکی ئاڵتەیەک نەک سەر بە بنەماڵی عەرەبی سەمەتێک لەنگوێجز سەربەوانە نیە. ئاواش دەزانی لە وشە سەرەتاییەکانەوە لە دەنگە سەرەتاییەکانەوە. باسی ئەوم کرد دوای هاتمە سەرەوەی کە کوردی چەند شێوەزاری سەرەکی هەیە. ئەوەش بۆ خۆی لێرەدا باس و خواست دروست دەکات بۆ ئەوەی کە بەو ئاکامە بگەم ئێمە ئاماژەم کرد بە نوێترین لێکۆڵینەوەمان لە بەردەستە کتێبی ئاکسفۆرد بۆ زمانەوانی کوردیدا کە ئێستا لە ژێر چاپە. دوایە حەز دەکەی باسی ئەوەش دەکەین چونکە پێم وایە یەکێک لە گرنگترین هەنگاوەکانە کە چاکو ئێستا لە ئاستی زمانەوانی کوردی هەڵگیراوە بە تایبەت بە زمانی ئینگلیزییان بە هەر زمانێکی ئەوروپی. دەتوانین بڵێن کوردیش بەڵام با بڵێن بە هەر زمانێکی ئەوروپی تا ئێستا هەنگاوی ئاوە گرنگ هەڵ نەگیراوە. لەوێدا بۆ وێنە ئێمە لە شەرەفخانی بتلیسیەوە دەست پێ دەکەین کە ئەو پۆلێمبەندیی چۆن کردووە. یارە ئەو باسی پۆلێمەندی زمان ناکە باسی پۆلێمبەندی کورد بەگشتی دەکات. دەڵە کوردەکان 4 تایفەن وشەی تایفە بەکاردێنێت چونکە بخۆ دەزانین شەرەفخانی بتلیسی شەرەفنامە بە فارسی نووسراوە بە فارسی کۆن کورمانجی لۆر کەلهور گۆران
شەرەفخان وا دەڵێ بەڵام ئەوە وەکو تایفە دێڵە نەک زمان دوای دەڵێ لە ئاستی زمان و دینەوە ئەمانە جیاوازیان هەیە ئەم تایفانە دوایی بۆ وێنە چوین کەلکمان لە دەیڤد مەکنزی وەرگرتەوە دوایە مامۆستا عەبدوڕەحمانی زەبیحی 1970 قاموسی زمانی کوردی کە پێشەشیەکی زۆر دەوڵەمەندی بۆ نووسیوە دکتۆر فواد حەمە خورشید دکتۆر ئەمیر حەسەنپور دکتۆر مهردادی زەدی هەتا ئەوەی کە دێتە سەر ئەو کتێبەی خۆمان ئێمە چاومان لە هەموو ئەو پۆلێن بەندیانە کردو لەسەرەوە ساغ بووینەوە کە 6 دەستە زاراوە 6 شێوەزار کۆمەڵە شێوەزار لە زمانی کوردیدا هەن کوردی باکووری یان کورمانجی کوردی ناوەندی یان سۆرانی کوردی باشووری یان جنوبی وەکو کەلەهوڕی و ئەوانی تر لەکیمان جۆ کردوێتەوە وەکو دەستەیەکی سەربەخۆ دوایە گۆرانیان هەورامی ئەم دوانە یەک دەستان هەریەکن دوایش زازاکی ئەم 6 پۆلێنەما کرد ئیتر دوایی هاتیینە سەرباز کە هەندێک جیاوازیەکان چین خزمایەتیەکان چیە و ئەگە حەزت کرد باسی ئەوەش دەکەین چەندە ئاڵنگاری هەیە بەڕاستی بۆەوەی کە تۆ بتوانی زمانێک لە شێوەزارێک جیا بکەیەوە هەڵبەت دێمە سەرە پرسیانەش کاک دکتۆر دینە سەر کتێبی ئەوەی کە ئاماژە پێ کرد بەردەستە کتێبی ئاکسفۆرد بەڵام پێشەوی ئێوە وەکو شارەزای زمان وەکو زمانەوانێک پەیوەندێک لە نێوان زاراوەکانی کووردا هەیە بۆ نمونە کامیان لە کامیان زۆر نزیکترن یا کامیان ڕەنگە بڕێک دوورتر بن لەوانی دی بۆ تێگەیشتن بەڵێ بۆ تێگەیشتن ئێمە چەند پێوانەمان هەیە با بەوە دەست پێ بکەین بۆ ئەوە کە بزانین ئایا دوو شێوەزار سەر بە یەک زمانن یان دوو زمانی سەر بەخۆن یەکیان ئەوەیە کە باسم کرد تۆ بێنی ئەو 270 وشەی ئەو دوو زمانە بەیەک بگری ئەگەر 180 زیاتر خزمایەتیان هەبێ واتە لە بناغەوە وەکو یەک بن نەگەوەی کە پێویست ناکە 100 وەکو یەک بن بۆ وێنە ئەگەر بڵێ ئاو یان ئاو لە کورمانجیدا ئاو ئەمە دەڵێن یەک کاگنێتن واتە ڕیشیان هەر یەکە ڕاستە دەنگێکیان جیاوازە ئەو ئاوە ئەو ئاڤە بەڵام کاگنێتیان یەکە ماکەکەیان یەکە ئەگەر دوو دانە شێوەزار ماکەکەیان 80 بۆ سەرێ بێ 180 ئەوە دەڵێن ئەمانە دوو شێوەزاری یەک زمانن یا دوو زاراوە یەک زمانن ئەگەر کەمتر بێ نزیکەی تا 150 ئەوە دەڵێن ئەمانە خزمی زۆر نزیکن لەوانەیە شێوەزاری زمانێک بن بەڵام لەوانەشە دوو زمانی سربەخۆ بن دەمێنێتەوە سەرەوەی کە لە بواری ئیتنیکی و نەتەوەییەوە بۆ خۆیان دەڵێن چی و چاستێکیان هەیە ئایا هەست بەو خزمایەتی و نزیکیە دەکەن یاننا بۆ وێنە لە کیولۆری لەوانەیە لە بواری وشەوە نەک لەوانەیە هەرواشە زۆر لێک نزیکن لە بواری دەنگەوە زۆر لێک نزیکن لە بواری مۆرفۆلۆژیەوە زۆر لێک نزیکن بەڵام ئایا بەڕاستی خۆیان بە یەک خەڵک دەزانن دەبێت ئەوەش لە بەرچاو بگری چونکە لە بیرمان بێ لە کۆتاییدا زمان هەرچی بێ دیارە زمان سیستەمێکی یاسامەندە هیچ شک لەوەدا نیە بەڵام لە کۆتاییدا شتێکە کە ئێمە ئینسانەکان دروستمان کرد شتێکی کۆمەڵایەتی کولتوریە هەر ئێمە ئینسانەکانیشین کە ڕای دەگرین کە ئێمە نەمێنین زمانیش نامێنێ زمان بەبێ خەڵک ناتوانێت بمێنێت گۆڕانیشی بەسەردا بێت طبعا 100% هەر لەبەرەوە چونکە ژیانی ئێمە دەگۆڕە ژیانی ئابووریمان بۆ وێنە تۆ لە سەردەمی کشتی و کاڵیەوە دێ بۆ سەردەمی پیشەسازی 100% زمانەکە دەگۆڕێ دەبێت خۆی ڕێکخاجا بەو پێیانە کە ئەوانە هەموو لە بەرچاو بگری لە بواری دەنگناسیەوە لە بواری ڕێزمانەوە لە بواری پێکگرتنی وشەوە لە بواری ئەوەی کە خەڵکەکە هەست بکایە هەز نەکا یەک نەتەوەنیانین ئێمە پێمان وایە زۆربەی هەرە زۆری زمانەوانەکان هیچ شکیان نییەکە کوردی باکووری و کوردی ناوەندی و کوردی باشووری با بە زمانێکی ئاساییتر بڵێن کورمانجی و سۆرانی و کەلهوڕی یەک زمانن زمانی کوردین لە بواری دەنگەوە لە بواری ڕێزمانەوە زۆر لێک نزیکن جا ئێستا پرسیارێک دێ ئەگەر مەهابادیەک قەت گوێی لە کرماشانی نەبوو بێ لە کەلهوڕی یەکجێ لە
شوێنێکی کەلهوڕی ئاخێڵ خۆی بدۆزێتەوە ئایا تێدەگا نا لەوانەیە تێنەگا ڕۆژی یەکەم لەوانەیە تێنەگا بەڵام ئەو گرفت نییە ئەمە بۆ ئینگلیزیەکیش دەتوانێت بێتە پێش ئینگلیزیەکی کە لە واشنگتنی مەسەڵەن جەنابەت گەورە بووە ئەگەر بی بێ هەندێک شوێنی ئینگلتەرە لەوانەیە دووسێ ڕۆژە تەقەی لەسەری بێ لەوانەیە هەندێک وشەوشە تێبگا بەڵام تەواوی ڕستەکان تێنەگا بە تایبەت کە بیبێ بۆ مەڵبەندێکی کشت و کاڵی و ئەمە نەک نێو شاری لەندەن بەڵام بیبێ بۆ مەڵبەندێکی قەراغ لەندەن لەوانەیە تێنەگا ماوەیەکی پێدەگا پێدەچێ هەتا گوێ ڕادێ خۆ ئەگەر زمانەکە زۆر جیاواز بێت تۆ ناتوانین بە چەند ڕۆژان ڕابێ دەبێت چەند مانگ و ساڵ دەنێویدابی هەتا وردەوردە تێدەگەی بەڵام مادام دەتوانانی بە چەند ڕۆژیا بە چەند هەفتە تێبگەیەوە دیارە ئەو دوو زمانە یەک زمانن ئەوانە ئەو دوو شێوەزارە کەوابوو لەو سیانەدا شکمان نییە کە ئەمانە کوردین بەڵام زمانەوانەکان پیان وایە زازاکی و هەورامی بمبورە لەکیش ئەستا ئێمە داوێنە سەر پاڵەوەی کە هیچ شکمان نییە ئەمانە کوردین ئەو دویانەی کە تەنانەت مامۆستا زەبیحی لە پێشەکیەکەیدا 1970 دەنووسێ شکم نییە کە ئەمانە کوردین بەڵام 100 ساغ نەبوومەوە و هێشتا لێکۆڵینەوەکەم تەواو نەبووە واتە هەرچەند وا دەڵە بەڵام شکی هەیە بۆچی شکی هەیە چونکە بەر لەو مینۆرسکی ئۆسکارمانی ئەڵمانی دەیڤد مەکەنزی ئینگلیزی ئەمانە گوتیان کە هەورامی گۆرانی هەروەها زازاکی ئەوانە ڕاستیەکەی زۆرتر لە یەک نزیکترن هەتا ئەوەی کە لە لەقەکانی دیکەی زمانی کوردی نزیک بن لە بواری دەنگەوە لە بواری ڕێزمانەوە لە بواری پێکاتەی وشەوە جیاوازیان زۆرە لەبەرەوە ئەوان زۆرتر پێی دەڵێن نۆرث وەسترن ئەوانە سەر بە زمانەکانی باکووری ڕۆژاوایین کوردی ڕۆژاواییە بەڵام لۆری دەبێتە باشووری ڕۆژاوایی ئەگەر بینە سەر باسی زاراوەکان بکەیت ئێستا خۆ دەزانی سۆرانی و کورمانجی هەوڵ بدەن زۆر باش دەتوانێت لێک تێبگەن لە بەرامبەر لە چاو هەورامی تۆ پێدواوی هەورامی دەچێت تا خانەیەکی زۆر تایبەتی بەرەبەر چاوگرتنەوەی کە ئەنگە کەسێک بۆ منی سۆرانی قسە بکاوڵە ڕەنگە هیچ لە هەورامی تێنەکەم بەڵام لە کورمانجی تێدەگەم دەچێتە کام خانەیەوە هەورامی ئێمە وەکو شێوەزارێکی کوردی دامان ناوە بۆچی نەک بە پێوانەی زمانەوانی بە پێوانەی ئەوەی کەمە پێی دەڵێن ئێثنۆلینگویستیک بە پێوانەی ئیتنیکی نەتەوەیی با بڵێن بە پێوانەی پێناسەکردن و ناسنامە خۆیان چۆن دەناسێنن چونکە لە زۆر شوێنان هەتا لە خەڵکەکە نەپرسی زەحمەتە بتوانی بە ئاکان بگەیت لە زۆربەی هەورامیش کە دەپرسی خۆیان بە کورد دەزانن لەو ئاستەوە هەورامی دێتە ژێر چەتری کوردی لایەنێکی تریشەیە ڕاستەقینە ئەوەیە هەورامی ئەمڕۆ کە خەریکە بەرەو ستاندارد بوون دەڕوا لە هێندێک شوێن زۆر کەلچی لە سۆرانی وەرگرتووە سۆرانیش کەلچی لە هەورامی وەرگرتووە باشتر من ئێستا هەورامیەکی کە بۆ وێنە لە دەنگ و باسی هەندێک تەلەڤیزیۆن دەخوێندرێتەوە من باشتر لەو تێدەگەم هەتا هەورامی ئاسایی ئێستا لە گوندەکاندا بۆ وێنە هەورامانی تەخت قسەی پێ بکرێ لەوانەیە ئێمە باش تێنەگەین بەڕاستی تەنانەت باسی کاڵە دروستکردن بکە لەوانەیە ئێمە باش لە هەموو شت تێنەگەین بەڵام ستانداردەکەی باشتر تێدەگەین هەروەها بۆچوونێک هەیە کە من پێم وایە ڕاست دەکا بۆچوونێکی بەتایبەن یاڕۆن ماترس یەکێک لە زمانەوانە زۆر بەدەسەڵاتەکانی ئینگلتەرەکە بە عەسڵ کەنەدیە لە دوایانە دازانیم بەڵام لە ئینگلستان دەبێ زۆر لەسەر کوردی کاری کردو لەسەر ڕۆمانی کاری کردو نەک ڕۆمانیایی ڕۆمانی ئەوەی کە لای خۆمان پێ دەڵێن زمانی قەرەت بەحاڵ لەوێ وا دەڵێن هەڵەیان درست بەڵام زمانی ڕۆمانی سەر کوردیش کاری کردو یەک دوو کتێبی چاپ کردو لەسەر زمانی کوردی ئەو پێی وایە
سۆرانی کوردی ناوەندی لە پێککەوتنی هەورامی و کورمانجی دروست بووە. ئەو پێی وایە هەورامی زۆر کۆنترە لەوانی دیکە، تەنانەت لە نێو هەموو شێوەزارەکانی گۆرانیدا هەورامی کۆنترینە. زۆر ئەو فۆرمە کۆنەکانی هەرە کۆرەکانی ئیف پەهلەوی و ئەوەی هەموو پاراستووە. ئەمە زۆر زۆر گرنگە. ئەوانی تر زۆر ئاڵو گۆڕان بەسەرداهاتەوە بەتایبەت کوردی ناوەندی، لەبەرەوە کە گۆیە متوربەیەکە لە کورمانجی و لە هەورامی لە گۆرانی. گۆرانی لە بیرمان بێ سەردەمانێک زۆر بەدەسەڵات بوو بۆ وێنە زمانی دەرباری ئەردەڵانەکان بووە. واتە لەوانەیە سنەیی هەموو بەوە قسەیان نەکرد، بێ قسەشان نەکردەوە، بەڵام زمانێکی نووسین هەبووە، زمانێکی هەمەداگر گشتداگری نووسین هەبووە کە پێیان کتۆ گۆرانی. تەنانەت مەولەوی کورد بۆ خۆی سۆرانی ئاخێو بووە، سەید عەبدوڕەحیم مەولەوی، بەڵام بە گۆرانی شعری نووسیەوە بۆ لەبەر ئەوەی کە گۆرانی زمانی ئەدەب و دەربار و کارژێڕی و ئەوەی ئەو ناوچەیەکی زۆر بەربڵاو بووە. جا بۆیە بۆ چوونەکە زۆری ئەمەیە کە هەر لە کۆنەوە کوردی ناوەندی لە پێککەوتنی ئەوانەوە پێک هاتووە، ئی گۆرانی یا هەورامی و هەروەها کورمانجی. هەندێک شتێک دەبینی ئێستا بۆ وێنە من و جەنابەت خەڵکی مەهابادی ئێمە دەڵێن کەنگە، دێوە لە کورمانجیدایە کەنگێ، زۆر شتی دیکە یا چێیەکانمان زۆرتر وەکوی کورمانجیە هەتا وەکو چێی ئەردەڵان و سنە بێ، کەیوان زۆرتر بەرەو کۆنتر دەچێ و لە فارسیش نزیک دەبێتەوە، دەڵێ چاوەکەم، ناڵە چاوەکەم، چاوەکەم، چۆنی لەباتی چۆنی. لەکی دەتوانین بڵین لەکی وەکو پردێک یاری دەکات، وەکو پەیوەندیەک لەکێکی پەیوەندی یاری دەکات لە مابەینی لۆری و کوردی باشووریدا یا با بڵێن کوردی بەگشتیدا. کەوابوو لە بواری زمانیەوە زمانەوانیەوە زازاکی و هەورامی زۆربەی زمانەوانەکان بەتایبەت ڕۆژاواییەکان، چونکە ئەوان لێرە تەعەسوبیان کەمترە، بەرچاوتەنجیان نییە، ئەوان بە شێوە زانستێکە چاو لێ دەکەن نەک بە چاوی ناسیۆنالیستی. دەڵێن لە بواری ڕێزمانیەوە بەو پێوانانەی کە ئێمە ڕەچاوی دەکەین لە بواری زمانەوانیدا زازاکی و هەورامی جیاوازن لە شێوەزارەکانی تری کوردی. بەڵام لە بواری نەتەوەیی و هەستی نەتەوەیی و خۆناساندنەوە خۆیان بە کورد دەزانن. مادام خۆیان بە کورد دەزانن، ئێمە لە ژێر چەتری زمانی کوردی دامانناوە. لێرە یەک قەوسی دیکەش بکەینەوە بەوە تەواویکەم، ڕاستەقینە ئەوەیە هەتاکو ئێستا زۆربەی هەورامی ئاخێوەکان خۆیان بە کورد دەزانن وەکو نەتەوەیی، بەڵام زۆربەی زازاکیەکان گۆیا خۆیان بە کورد نازانن لە بواری نەتەوەییەوە. یا با جۆرێکی تری بڵێن، زازاکی ئاخێوی زۆرتر خۆیان بە کورد نازانن هەتا هەورامی ڕادەیەکی کەمتر لەوانەیە بڵێ من کوردنی بەس هەورامی، زۆربەی دەڵێن من کوردم، بەڵام بە هەرحاڵ شێوەزارەکەم جیاوازە و هەورامیە، کە شتێکی زۆر ئاساییە و زۆر ڕاستیش. کاکتورەگە بینە سەرباسی بەردەستە کتێبی ئاکسفۆرد بۆ زمانەوانی کوردی کە پێشتر ئاماژەت پێکرد، بیرۆکەی نووسینی ئەو گۆڤارە لە کەنجیەوە هاتوو، پاشان پێ دوایە چەندی یارمەتی دەکات بۆی کە لە زمانی کوردی بەگشتی لە پێکاتی زمانی کوردی تێبگەی. 2010 دۆستێکی بەڕێز کە مامۆستای زانکوێ لە فلۆریدا، دکتۆر حەیدەر خزری، پەیوەندی پێوە کردم، کتی فکرەیەکی ئاوام هەیە ئەگەر یارمەتیم بدەی ئەوە بۆشاییەکە لە دنیای زمانەوانی کوردیدا. فارسی تازە هاتوۆتە دەرێ، 2-3 ساڵەکە، عەرەبی 7 ساڵە هاتوۆتە دەرێ، بەڵام زمانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ لەسەریتیان نەبووە، وەکو ئاکسفۆرد بەردەستە کتێبی ئاکسفۆرد. ئەوەت عەرز کەم کە کتێبێکی قەبەیە، گۆڤار نییە، کتێبێکی گەورەیە،
بە ئینگلیزیەکەی بە وردی ئینگلیزیەکەی 600 لاپەڕە دەدەچێت کە بە کوردی تەرجمە بکرێتەوە بنووسێ لەوانەیە 1500 لاپەڕەیەک دەرچێت. دەستمان کرد بە نووسینی پرۆپۆزڵێک بۆ ئاکسفۆرد. پرۆپۆزڵەکە چۆ ئاکسفۆرد بەر لەوە پرۆفسۆرێکی دیکەم بانگەشتن کرد، دکتۆر ساڵح ئەکین کە پرۆفسۆری زمانەوانیە بە ئەسڵ خەڵکی باکووری کوردستانە لە فەڕەنسایە لە زانکۆی غۆون لە نۆرمەندی. ئەویش بە خۆشحاڵیەوە هاتە گەڵمان. ئیتر پرۆپۆزڵەکەماندا پرۆپۆزڵەکە ڕۆیشت بوو بۆ چەند کەس هەڵسەنگاندنی بۆ کرابوو هاتەوە، گوتیان پرۆژەکە ئێجگار گەورەیە، بەڕای ئێمە چەند زمانەوانی تریش زیاد بکە و هەندێک بەشی دیکەشان پێوە زیاد کرد بوو ئەو لایەنانەش باڕەچاو بێت، چونکە ئەمە دەمازانی مستەوای خۆمان چەندەیە و چەندە لە دەستمان دێ زۆر بڵاومان نەکردبەوە. ئیتر وا بوو دکتۆر ئەرگین ئۆپنگن کە پرۆفسۆرە لە زانکۆی کوردستان لە هەولێر، پێشتر لە کەمبرنج بوو لە ئینگلتەرا، ئێستا لە زانکۆی کوردستانە لە هەولێر زانکۆ ئینگلیزیەکە. هەروەها پرۆفسۆر جەفری هەیک کە لە زانکۆی بامبورگی ئاڵمانە. بەڵە پرۆپۆزڵی دووەمی پێشکەش کرا، ئەو جار هاتەوە و ئیتر پەسەند کرا و دەستمان کرد بەکار. دەست بەکارکردنەوە ئەوە بوو کە پەیوەندیمان کرد بە نزیکەی 40 زمانەوان. ئەو 40 زمانەوانە دەتوانم بڵم زۆربەی هەرە زۆریان بڵین 195 دکتۆرایان لە بواری جیاواز لقی جیاوازی زمانەوانیدا هەیە. یەکێک لە ئالنگاریەکان ئەوە بوو کە هەرچەند ئێمە دەمازانی زمانەوانی زۆر بەدەسەڵات هەیە لە شوێنی جیاوازی کوردستان، بەڵام چەڵەنجێکی ئالنگارێکی کە هەمان بوو ئەوەیە کە ئایا دەتوانن بە ئینگلیزی بۆ ئاکسفۆرد بنووسن وتارەکەیان. ئەمە بەڕاستی ئالنگاریەکە، ئالنگاریەکی جددیشە. لەبەرەوە بڕێک لێرە دەستمان کورت بوو، بەڵام زۆر پێمان خۆش بوو کە لە هەموو بەشەکانی کوردستان زمانەوان تێدا بەشدار بێ، هەرو کەسانە نەبوون کە لە دەرەوەی وڵاتن. لە بیرمان بێ پێشتر زۆربەی کاتان ئەتۆ چاو لێ بکە کتێبەکانی کۆنکە لەسەر کورد و کوردستان نووسراون، لەسەر زمانی کوردی نووسراون، بە تایبەت لەسەر زمانەوانی کوردی لە دەرەوەی وڵات، بە ئەڵمانی، بە فەڕەنسەیی، بە ئینگلیزی، بە ڕووسی، زۆربەیان کورد نەبوون بۆ خۆیان. بەڵام ئەو جار ئێمە زۆر پێداگریمانەوە بوو، شخصی خۆم بە تایبەت، کە دەبێت کوردەکان زمانەوانی کورد بەشداریەکی سەرەکی بکەن. ئەو زەمان ڕۆیی کە نەمان بێت، ئێستا زۆر کەسمانەیە و هەرواش بوو زۆربەی نووسەرەکان زمانەوانی کوردن، جایان لە دەرەوەی وڵات مامۆستای زانکۆن، یان لە دەرەوە دکتۆراکەیان تەواو کردەوە خەریکی لێکۆڵینەوە، یان هەندێکی شار لە کوردستانن. 5 بەش کتێبەکە بوو بە 5 بەش، 27 بەشە، 27 چاپترە، 27 وتارە. ئەو 27 وتارە لە 5 بەشدا هاتووە. بەشێک باسی ڕێزمان و بەگشتی ستراکتر و پێکهاتەی هەموو 6 شێوەزارەکەیە: کوردی ناوەندی، کورمانجی، کوردی باشووری، گۆرانی یان هەورامی، زازاکی و لەکی. ئەمە بەشی یەکەم. بەشی دووهەم پەیوەندی ئەو شێوەزارانە دەگەڵ یەکتر، بۆ وێنە هەرەوەی کە باسم کرد چۆن هەندێک فکرە هەیە کە لەوانەیە کوردی ناوەندی لە پێککەوتن و وێککەوتنی کورمانجی و گۆرانی پێکات بێ. ئەم شێوەزارانە کارتێکەریان لەسەر یەکتر چۆن بووە لە بواری وشەسازیەوە، مۆرفۆلۆژی، لە بواری دەنگسازیەوە، فۆنۆلۆژی، لە بواری ڕێزمانەوە، لە بواری وشەعاراییەوە. ئەمە بەشی دووهەمە. بەشی سێهەم بریتیە لە کۆمەڵناسی زمان. لێرە بۆ وێنە باسی مافی زمانی دەکەین، سیاسەتی زمانی، سیاسەتی زمانی، مافی زمانی، باسی وتارێکە لەسەر ناسنامە و زمان، ناسنامە و زمانی کوردی، وتارێکی زۆر گرنگ کە لەوانەیە بڵێم بۆ یەکەم جارە شتیوان نووسراوە، لەوانەیە نیە بەڕاستی وایە، کە تا ئێستا ئەو نەخشانەی لەسەر زمانی
کوردی هەبوون چۆنن چێ یەکەم جار نەخشەی زمانی کوردی پێکێناوە جا بە چەند نووسین بێ بە نووسین مەبەستمەوەیە ئێستا بۆ وێنە تۆ لە چاو لە پێشەکی مامۆستا شێخ محەممەدی خاڵ دەکەی قاموسەکەی یان پێشێکی قاموسەکەی مامۆستا زەبیحی تۆ نەخشە نبینی کارتۆگرافی نەبوو ئەو کاتی یانەوان لە بەردەستیان نەبوو کە نەخشە بکێشن بەڵام بە زمان دێڵن بۆ وێنە دەڵێن ئەگەر خەتێک بچێشی لە گۆلی ورمێەوە بڕۆی بۆ لای ماکۆ ئەوە بە زمان دەینووسن جا ئێمە هاتوین ئەوانەمانەم و کردوێتەوە نەخشە تەنانەت هاتوین لە ئەلقەشقەریەوە دەستمان پێکردو قەرنی سەدەی 11 یەکەم جار کە نەخشەیەکی جیهانی تێدا دەنووسێ بەلادەل ئەکرات وڵاتی کوردان خاچی کوردان کوردەواری لەوێوە دەستمان پێ کردووە کە نەخشەی کورد و کوردستان لە چۆ کورد ناوی هاتووە دەیدەی هەتا دەگەینەوەی کە نەخشەی زمانی کوردی لە چۆوە دەستی پێ کردو یەکەم جار چێ بووە یەکەم جار چ هاتۆ بەڕاستی نەخشەی زمانی شێوەزارە کوردیەکانی وەکو نەخشە کێشاوە بۆ وێنە بۆمان دەرکەوت کە یەکەم جار وەکو زمان نەک وەکو کوردستان وەکو زمانی کوردی یەکەم جار پرۆفسۆر مارتن ڤان برونسن بووە 1974 لە دکتۆراکەیدا کە دوایە هەمان بوو بە کتێبە بەناوبانگەکەی ئاغا و شێخ و دەوڵەت کە دوایە ئێستا بووە بە کوردیش و بە فارسیش وانە بەشی چوارەم پێی دەڵێن زمانەوانی جێبەجێکارانە بۆ وێنە وتارێک دەوێدا هەیە کە 6 کەس نووسیویانە بۆیە دەڵێن 6 کەس چونکە نووسەرەکان لە هەر چوار پارچەی کوردستانەوە بەشدارن یەکیان هاوکاری خۆشتانە بەڵام بە هەر حاڵ کە لە سەر باشوور دەنووسێ باسیەوە دەکەن کە زمانی کوردی لە کێوە گوتراوەتەوە بۆ فێربوون و فێرکردن لە حوجرە و مەدرسەکانی ئاینیەوە دەست پێ دەکەین چونکە لەوێەوە دەستیان پێ کردو من کاک دکتۆر دکتۆر هیوا دکتۆر هیوا بگورە دکتۆر هیوا ئەرێ لەبەر ئەوە لە ڕۆژهەڵات هەروە کە چۆن بۆ وێنە یەکەم ئەوەندی ئێمە بزانین یەکەم فێرگەی زمانی کوردی سمکۆت دایناوە لە شۆڕشی سمکۆدا لە 1970 بۆ وێنە ئیتر هەموو باسی و مێژوویە دەکەینە تا گەیشتوینە ئەوڕۆکە بۆ وێنە زمانی کوردی ئێستا زمانی پێخوێندنە لە باشووری کوردستان لە تورکیا تا ڕادەیەک ئێستا هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان خەڵکەکە بۆ خۆی بەڕێوەی دەبا بەڕاستی تا ئێستا ڕێگای پێ نەدراوە لە ئاستی ڕسمیەوە دواییش بەشی پێنجم باسیەوە دەکەین شوێنی مۆسیقا لە پەرەگرتن و بە خۆدا هاتنەوە و دەوڵەمەندبوونی زمانی کوردیدا چییە شوێنی ڕۆمان داستان نووسین لە ئاست زمانی کوردیدا چۆن بووە و فولکلۆر و ئەدەبی زارەکی لە زمانی کوردیدا چۆن بووە و تاسیری لەسەر زمانی کوردی چی بووە دیارە هەندێک بەش کەمە دەتوانم ئێستا پێت بڵم چون لەوانەیە دوای ڕخنەمان لێ بگرن با بۆ خۆم ڕخنەکە بڵم یەکێک بۆ وێنە لەو وتارانەی کە جێگای بەتاڵە بەڕاستی میدیا و زمانە کە ئەس قەزا بواری خۆمە بەڵام چونکە بۆ خۆم لە دووسێ لە چوار بەشدا بەشداریم هەیە لە چوار وتاردا بەڕاستی تەمەشامان کرد ئەگەر بۆ خۆم زۆر بەشداریم لە زۆراندا هەبێ جوان نییە کتێبەکە باشترەکە زمانەوانی دیکە تێدا بنووسن لەبەرەوە لامان برد زمان و میدیا زمان و چەند شتی تریش تێدانین بەڵام تا ئێستا هیچ کتێبێک نەبووە کە بتوانێ ئەمەندە لەلایەنی زمانی کوردیەوە لە ڕوانگەیەکی ئەکادیمیەوە بکۆڵێتەوە شتێکی تریش زیاد بکەم زۆر گرینگە کاکسەلا ئەو کتێبە ئێستا لەسەر ماڵپەڕی ئاکسفۆرتەیە لینکەکەم ناردە خزمەتت خراپ نابداینی لەسەر ئێرە ئاکسفۆرد ئێستا دیعایی بۆ دەکا تەبلیغاتی بۆ دەکا بەڵام لەژێر چاپدایە ئێستا و خەریکی وێن کە وتارەکان دایان نێرینەوە بۆ پێداچوونەوە دمێژە تەحویل دراون بەڵامەوە ڕێک و پێچیان کرد جارێکی ترێمە پێدا دەچینەوە ئینگلیزی چەندین جار ئەو وتارانە دێن و دەڕۆن
هیواکە ئەوەیە کە لە ژانویەی 2027دا بە یەکجاری تەواو دەبێتێتە دەرێ بەڵام بە خۆڕایی دەبێت بە PDF بۆ هەموو خەڵکی دنیا بۆ هەموو کوردەکان بە خۆڕایی دەبێت بە زمانی ڕوودا و ئەوانە بێبەرامبەر دەبێت هەرچەنەمە بە خۆڕاییمان هەبوو بەڵام بێبەرامبەری دروستکرا یەک شت زۆر گرنگە ئەمە بە خۆڕایی نەبووە لە کتێبەکەدا دوای لیستێکی نزیکەی 15 بنکە و کەسایەتی و زانکۆ دەبین کە یارمەتی ئێمەیاندا کە 50,000 دلاری ئەمریکیان خەرج کرد توانیمان ئەوەندە کۆ بکەینەوە بۆ ئەوە کە ئەو بەردەستە کتێبە ئاکسفۆرد بۆ زمانەوانی کوردی بە خۆڕایی لەبەردەست بێت 50,000 ئەمریکایی بەڵێ ئەو پرسیار دێتە گۆڕە ئەو ئەنستیتوانەی کورد کە لە دەرەوەی وڵاتن بۆ وێنە ئەنستی کورد لە پاری چەندە توانیان یارمەتی دەربن بۆ ئامادەکردنی ئەم کتێبە یارمەتی دەربوون دیارە هەمویان بەداخەوە سنووریان هەیە کە چەندە دەتوانن یارمەتی دەربن بە تایبەت لە بواری ماڵیەوە بەڵام یارمەتی دەربوون ئەنستیتوی کوردی پاریس یەکێک لەوانە بۆ وێنە تەنانەت بنکەی لێکۆڵینەوەی ئێرانیەکان لە مێریلەند یەکێک لەوانە هەندێک لە پرۆفسۆرەکان و نووسەرەکان بۆ خۆیان لە زانکۆی خۆیان یارمەتیەکی کەمیان وەرگرتۆ سپاسیان دەکەین بۆ وێنە بارحاڵەوانە دوای دەنووسرێن زانکۆی فلۆریدا یارمەتی داوە ئەو بەشی کە تەرخان کراوە بۆ کورسیەکی لێیە بۆ خوێندنەوەی پۆلیتیکل ساینس زانستی سیاسی لە زانکۆی فلۆریدا یان زانکۆی کالیفۆرنیا لۆنگ بیچ کە بەڕێز دکتۆر ئەمیر شەریفی لەوەیە زۆر زانکۆی بامبرگ زانکۆی کەمبریج گەلێک زانکۆ ڤیژن ئیدوکیشن لە هەولێر ڤیژن ئیدوکیشن یارمەتیەکی هەرە بەرچاوی ئێمەی کردووە بۆ ئەوە ئەم یارمەتیانە هەمووی چوون بۆ حیسابێک لە زانکۆی کارڵتۆن و زانکۆی کارڵتۆن دەگەڵ بنکەی ئاکسفۆرد بەعامەلەکەی کردو و پەیوەندی هەبووە ینی شتەکە هەمووی زۆر بە شێوەیەکی شەفاف و بەرچاوڕوونی کراوە و ئێمە لێرەوە بە سوپاسی هەموو لایەک بکەم هەرچەندە نووسری لە کتێبەکەشدا کەچێ ئەم یارمەتیە گرنگانیان ئەشکاتورێگە کتێبەکە دیارە بە زمانی ئینگلیسیە دی ئەوانەی کە زمانی ئینگلیسی تێناگەنیا نازانن چۆن دەبێت وەری دەجێڕنەوە سەر زمانی کوردیش بەڵێ هیوادارم بتوانانی ئەو پرۆگرامە زوو بڵاو بکەیەوە لێرەوە ڕابگەێنم هەر کەس هەر بنکەیەک حەز دەکا یارمەتی بدا لە بوارەوە ئەمە پرۆژەی برای خۆتە بەر لەوە کە بەڵکو تەنانەت ماڵاوایی لە زانکۆکەی خۆم بکەم چونکە نزیک بوومەوە لە تەمەنە بتوانم بە کوردیش هەموو ئەو کتێبە تەرجمە بکرێتەوە وەرجێڕ دەرتە سەر کوردی بەڵام حەز ناکەم هەر کەس پێی خۆش ببیکە چونکە بەڕاستی کارەکە سەقەت دەبێت خراپی دەکەن بەداخەوە تا ئێستا چەندین وتاری خۆم بۆ وێنە کراوەتە کوردی لە ئینگلیزیە و لە باشووری کوردستان ئەو ڕۆژانە بەان قەس چاوم لە یەک دوویەکیان دەکرد بەس قزایەکیانەوە هەر لە پەنا دەستمە چونکە پێرە چاوم لێ دەکرد بەڕاستی زۆر خراپ تەرجمە کراوەتەوە زۆر خراپ وەرجێردراوە زۆر لە چەمکەکان تێک چوون ئاڵ گۆڕان بەسەردا هاتووە هەیە ڕستە قرتاوە یعنی هەو نییە بەداخەوە لەبەرەوە پێم خۆشە بۆ خۆم چاوم بەسەریەوە بێ چونکە کتێبەکە ئینگلیزی کتێبە ئینگلیزیەکە نزیکەی 9 ساڵ هاتووە چووە 9 ساڵ بەڕاستی حیفە خراپ تەرجمە بێتەوە لەبەرەوە هەر کەس دەهێوێ یارمەتی بدا چونکە من نامەوێ وەرجێڕەکان هەروە خۆبەخشانە بیکەن چونکە کاری جێگە هەندێک جار بوو بە خۆبەخشانە لەوانەیە زۆر جددی نەبێ ڕاستەقینە ئەمەیە خەڵکی زۆر خۆبەخش هەیە خەڵکی زۆر فیداکار هەیە بەڵام خۆبەخشی و کاری بە خۆڕایی ئەویش سنوورێکی هەیە بەرحاڵ هەمومان مەشغوڵین هەمومان کارمان هەیە هەمومان گرفتمان هەیە مۆرگێجمان هەیە چوزانم بەرحاڵ
چەندە دەتوانی بۆ وتارێک دەتوانی خۆبەخشانە بیکەیت بەڵام ناتوانانی بۆ 27 وتار بیکەی ئەویش ئەو وتارانەی ئێمە وتارمان هەیە 22,000 واتە بۆ خۆی وەکو کتێبێک دەردەچێت بە تەنیا وەکی عەرزم کردی کوردیەکەی نزیکی 1500 لاپەڕە دەردەچێت حەق نییە ئەمە بە خۆڕایی بۆ خەڵک داوا بکەی خەڵک بیکاتە کوردی بۆ خۆشم بەڕاستی و کاتەم نییە بەڵام کاتی ئەوەم هەیە بە شانازیەوە چاوم بەسەرەوە دەبێ و بە هەموواندا دێمەوە و ڕێک و پێچیان دەکەین و ئامادەی بکەین بۆ کوردی زۆر سپاس کاگیتور ئاماژت پێدا کە کتێبەکە بە بەرامبەرە خۆش دەزانی لە کتێبی کە لە ئاستی ئەکادمیکدا بنووسێ نرخەکەیان زۆر گرانە و چاویشم لێ کرد نرخەکە ینی ڕەنگە زۆر کەس نەیتوانی بە ئەم کتێبە بکرێت کە ئێستا بێ بەرامبەرە وە گوتەی دوایی سەبارەت بەو کتێبە و بۆ بینەران ئەگەر وتەیە کتێبێ بۆ کۆتایی زۆر سپاسی هەموو ئەو کەسانە دەکەم کە یارمەتیان داین بۆ ڕاپەڕاندنی ئەم کارە وەکی عەرزم کردی بێزگەلەوە کە ئێمە 5 پرۆفسۆری زانکۆین کە ئیدیتی کتێبەکەمان کردو کتێبەکەمان ئامادە کردو 40 زمانەوان تێدا نووسیوە هەندێک لە وتارەکان لەلایەن 1 زمانەوانەوە نووسراوە هەندێک لە وتارەکان لەلایەن 6 زمانەوانەوە نووسراوە ماوەتەوە سەر بابەتەکە سوپاسی هەموو ئەو کەسانە دەکەین کە لە بواری ماڵیەوە یارمەتیان داین کە بتوانین بە خۆڕایی و بێبەرامبەر ئەم کتێبە بە PDF لەسەر هێڵ ئامادە بێت لە بەردەستی هەموو کەسدا و زۆر سوپاسی ئەوانەش دەکەین کە هیممەت بکەن و هەنگاو بن پێشەوە بۆ ئەوە کە بتوانین بە زووترین کات بیکەین بە کوردی بۆ ئەوە کە سەرچاوەیەکی بەڕای ئێمە ناوازە بێ لە هەموو زانکۆ و فێرگەکانی کوردستان و دەرەوە دکتۆر جعفەری شێخولیسلامی مامۆستای زمانەوانی لە کانادا گەلێکتان سپاس دەکەین بۆ ئەم وتوێژە زۆر سپاس زۆر سپاس کاکسەلا زۆر سپاس